یوسف عوسمان و مسلیم جەبار تەمەنیان 13 و 14 ساڵانە. هەردووکیان لە دەستگای نووری حکمەی سەی سادق مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیان پێدراوە. ئەوان دەڵێن وردە وردە کار لەسەر لەبەرکردنی قورئانی پیرۆزیش دەکەن. تقريبا لصالي 2022 دەسم کردو بە خوێندنی قیراءەتی عاصم لە لای مامۆستا ئەمین پەرەم پێداتە ئەم لەم ڕۆژان لەم ماوەدا تەواوم کردو بە تەمام ئینشاء الله لە داهاتوودا ئێستا دەسم کردو بە خوێندنی قیراءەتی کیسایی ئینشاء الله لە داهاتوودا پەرە دەدەم بە قیراءەتەکانی تر و قیراءەتەکانی تریش تەواو دەکەم. دووڕی وایە لەم تەمەنەدا تەواو بکەم بە باوکم پێی سەربەرز بووە کە پێی تەواو کردووم لەبەر ئەوەی ئەتوانم لە داهاتوودا ببم بەیەکێک لە قاریەکان ئەتوانم زیاتر قورئان لەبەر بکەم و ببم لێ بەیەکێک لە باشترین قورئان خوێنەکانی جیهان. عوسمان فەرەج 4 ساڵ پێش ئێستا هەمان مۆڵەتی وەرگرتووە. دەڵێت یوسف سێم منداڵیەتی لە بواری جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز مۆڵەتی وەرگرت بێت. ئاماژە بەوەش دەکات بەردەوام چاوی لەسەر مناڵەکانیەتی تا بتوانن قورئانی پیرۆزیش لەبەر بکەن. کچە گەورەکەم تەواوی کرد الحەمدولillah دوایی پاشان کچی دووەمم دوایی مناڵەکەی کاکە ویسم کە تاقا کوڕە ئەوە سێهەمیان بوو. سەرەتایەکی هەموو جوزەیەک 10,000 داوە پیان. هەموو قورئانیان کە تەواو کردووە 400,000 مادیە داوە پیان. سەرەتی ئەوەش کە تەواو بووە هەموو دانەیەکیان حیوانێکم بۆ سەر بڕیوە کۆمەڵی مامۆستای بەڕێزی ژمەبان کردومەتە نانوچایی و کە هەدیان پێداون. تەنها بەس مەبەستمەوە بۆ منداڵەکانم فێری قورئانی پیرۆز من ڕەوشتیان جوان بێ گرانیش نییە بۆ باوکو و دایکان ئەگە بتوانن مناڵەکانیان پەروەردەکەن بەم شێوە. چی تێچێ منداڵێت تۆ 10,000 بیتێ 20,000 بیتێ چەشتی بکەی هەم زیاتر قورئانی لا خۆشەویستە بێ. من الحەمدولillah لە ماڵەوە جاری وایە حەلقەی قورئانیش بێ هەلێک مناڵەکانی خۆم زۆر ئاسایی بوو نەکەمم کردووە بەخوا الحەمدولillah پێشم سەربەز بووم. وما أدراك ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. هەردوو قوتابیەکەی دەستگای نووری حکمەی سەی سادق بەڕە چاوکردنی تەجوید دەتوانن قورئان بخوێنن. ئەمە لە کاتێکدایە لە ئاهەنگێکدا 136 قوتابی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانیان پێدرا کە بچووکترینیان یوسفی تەمەن 13 ساڵان بوو. بە شێوەیەکی بەردەوامیش لە حلقەکەدا زیاتر لە 300 قوتابی وانە پەروەردەیەکانی دیکە دەخوێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.